خستنەڕووی ڕێگا زانستیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان ناوەڕۆکی و توێژینەوانە بوون کە لەم کۆنفرانسەدا پێشکەشکران. کۆنفرانسەکە نێودەوڵەتیە و لەسەر ئاستی زانکۆکانی ناوخۆ و دەرەوە زیاتر لە 80 توێژینەوەی زانستی لە ماوەی 2 ڕۆژی کۆنفرانسدا پێشکەش دەکرێت. بەڕای توێژەران و پسپۆڕانی بەشدار بوو ناوەڕۆکی توێژینەوەکانی کۆنفرانسەکە هێندە بابەتی گرنگی لەخۆ گرتووە کە چارەسەری پێیە بۆ ئەو قەیرانانەی لە هەرێم و عێراقدا هەن. طبعا پاش ناوتێکردنی هەموو توێژینەوەکان لێژنێکی تایبەتی هەیە بۆ تەوسیات. ئەو لێژنە تەوسیاتە پێشکەش دەکرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێ بە تەوسیاتی کۆنفرانس و لە بۆ حکوومەتی فیدرالی ئەتوانی ئیسپادی لەکەوە. توێژەرمان هەیە لە جەزائیر هاتینە ئەوانیش مۆزوعی باشیان تەڕح کردیە. ئێمە وەکو هەرێمی کوردستان بەڕاستی نەک هەرێمی کوردستان عێراق بەگشتی ئەمە ئێستا حالیان خۆمان لەناو ئەزمەیەچین. ئەو مۆزوعی کە ئێستاش ئەو بابەتی کە تێیدایە و کە عنوانی کۆنفرانسەکەی پێوێ خاص بەرەنگاربوونەوەی ئەو ئەزەماتانەیە چۆن بەرەنگاری دەبینەوە بە هەموو شێوەکانیەوە بۆیە پێویستە هەم زانکۆی سلێمانی پاژەوە وەکو پێشترش ئاماژەم پێکرد پێویستە یعنی بڵاو بکرێتەوە. زۆرینەی توێژینەوەکانی کۆنفرانسەکە باسکردنە لە قەیرانە کارگێڕی و ئابوووریەکان. توێژەران لەو بوارانەدا کێشەکانیان دیاری کردووە و بەپێی دەرەنجامی توێژینەوەکان چارەسەریش بۆ قەیرانەکان خراوەتە ڕوو. هاوکات توێژینەوەکان بە شێوەیەکن دامەزراوە حکومەکان دەتوانن سودمەند من لێی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسی و قەیرانێک کە لە دامەزراوەکانیاندا هەبێت. هەموو ئەو توێژینەوانەی کە بەشدارن لێرە چارەسەرێکە بۆ ئەو قەیرانە کە هەیە. بمانەوەی دانێک کە کوردستانی خۆمان فترەیە پێش ئێستا قەیران ڕوبەڕووبیتەوە دەکرێت ئێمە لە بواری کارژێڕی چەند توێژینەوەیەک ئاماژە پێ بکەیت چۆن دەکرێتن لە ڕێگای کارژێڕەوە ئیدارەی ئەو قەیرانە بکرێتن. خۆتان دەزانین کۆمەڵێک قەیرانەیە و قەیرانانە پێویستیان بە چارەسەرکردن هەیە. ئێمەش وەک مامۆستایانی زانکۆ ئەرکێکە لەسەرمان کە بتوانین پشکمان هەبێ لە چارەسەرکردن بۆ ئەو قەیرانانە. سێمین کۆنفرانسی زانستی کۆلێژی کارگێڕی و ئابووری زانکۆی سلێمانی بە ناونیشانی کۆنفرانسی بەڕێوەبردنی قەیرانەکان و استراتیژێتی ڕوبەڕووبوونەوەیان بە هەمانگی کۆمەڵی کارگێڕی کاری زانستی عێراق ڕێکخراوە و دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکەیە. بڕیارە دوای تەواوبوونی ژمارەیەک ڕاستپاردا ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بکەن و هاوکات توێژینەوە زانستیەکانیش دەکەن بە سەرچاوەی نوێی زانستی بۆ ئەو توێژەرانەی دەیانەوێت لەو بوارەدا توێژینەوەی زانستی ئەنجام بدەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.